بازاری سلێمانیە بە دیاریکراوی شوێنی تایبەت بە فرۆشتنی پەلەوەرە. سستی لە بازارەکەدا دەبینرێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی کیلۆیەک مریشک بۆ نزیکەی 5,000 دینار. حاجی قانع هەفتەیەک پێش ئێستا مریشکی بە 3,800 دینار کڕیوە، بەڵام ئێستا کە هاتووەتە بازار و پرسیاری نرخی مریشکی کردووە، بەرزی نرخەکەی ئەوی نیگەران کردو و دەڵێت کەسانی هەژار و کەم دەرامەتان مریشکیان پێ ناکردرێت. فەقیر زاماوە، فەقیریش نەوسیە، مناڵی هەیە، کەسابەتی نییە، حاڵی خراپە، خوا پێی خۆش نییە ئەو شتانە. بە 3,800. فەرەیدون کە ماوەی زیاتر لە 30 ساڵە لە بازارەکەدایە و کاری فرۆشتنی مریشک دەکات. بەرزی نرخی مریشک لە ئێستادا بۆ کەمی بەرهەمی لە بازاردا دەگەڕێنێتەوە و دەڵێت ساڵانە جارێک نرخی مریشک بەو شێوەیە بەرز دەبێتەوە. تا ئێستا مریشک بەو نرخە گرانە فرۆشتوتانە؟ لە ساڵێکا جارێک شتی وایە بێت، ساڵی جارێک بەڵێ. ئەمڕۆ نرخی مریشک چۆن بوو؟ بە 4,900 نارە، 500 پاکردن یعنی 5,400. لە ماوەی زیاتر لە هەفتەیەکدا نرخی مریشک لە نێوان 1000 بۆ 1500 دیناری چۆتە سەر. بە وتەی سەرۆکی کۆمەڵەی کێڵگا پەلەوەریەکانیش هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مریشک دەگەڕێتەوە بۆ بەرزی بەهای دۆلار و گرانی نرخی ئەلەف و نەخۆشکەوتن و مرداربوونەوەی جووچک و مریشک لەم وەرزەدا. ئاماژەش بەوە دەدات کە ئەم بەرزبوونەوەیە زۆر ناخایەنێت و لە هەفتەکانی داهاتووەوە نرخی مریشک دادەبازێت. کارەکان زۆرە کارەکە گەڵا بە دینار بوو کە لە 1970ەوە دەرەجەشی کوشتنی لە قاعەکانداەوە کارەکان عەلەفەوە کارەکان جووچکێک ئێستا مەسەڵەن بۆ نمونە جووچکێک 25 ڕۆژ لەمەوە پێشمانگەی لەمە ڕۆژ پێش بە 30 سان بۆ ئێستا بە 70 ساندا ساڵانە لەم وەرزەوی دەست پێکاتەوە. مریشک یەکێکە لەو بەرهەمە پەلەوەریانەی کە خواستێکی زۆری لەسەرە و هەمیشە و لە کات و وەرزە جیاوازەکاندا هاوڵاتیان ئارەزووی دەکەن کە هەندێک جار بەهۆی زۆری خواست لەسەری وا دەکات لە بازاردا کەم ببێتەوە و نرخەکەی بەرز ببێتەوە. ڕێزا محەممەد، کورسات نیوز، سلێمانی.